ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا لەبارەی پرسی موچە جدێتی سەرۆکوەزیریان بۆ چارەسەرکردنی ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز شوان کەلاری پەرلەمانتاری عێراق لە کەلارەوە لەگەڵماندا. بەڕێز شوان سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. ئەو جدێتی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بەردەوام هەی بۆ چارەسەرکردنی بنەڕەتی کێشەکانی نێوان ناوەند و هەرێمی کوردستان تا چەند واکە کێشەکان بەرەو چارەسەری کۆتایی بچن؟ بەڵێ زۆر سوپاس، سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان 24. بە تەئکید جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خەمی گەورە لای ئەو بەڕاستی یعنی وەرگرتنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بابەتێکە وەکو ئەڵێ لای ئەو سەنتەر بووە، ستراتیژ بووە، زۆر بە جددیکاری لەسەر کردووە. هەتا لە پێم وا بێبانگی 5 ئەمساڵ بوو لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاریدا کە وەزارەتەکانی هەرێمی کوردستان بە جددی پێویستە کار بکەن لەسەر ئەوەی کە کەم و کورتیەکان نەیەڵن، کە یعنی هەر وەزارەتێکی خستە بەر پرسیارەتی بۆ ئەوی هیچ حجەتێک بۆ وەزارەتی دارایی عێراق نەیەڵدرێ بۆ ئەوی موچە تاخیر ببێ. ئەم وەفدەی کە هاتووە وەفدێکی باڵا بوون و بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت زۆر بە وردی و بە جددی قسەی لەگەڵا کردوون، پێی ڕاگەیاندون کە نەک ئێستا هەر لە سەرەتاوە ئێمە ئیستیعدادی ئەوەمان هەبووە کە لە پێناو ئەوەی فەرمانبەرانی ئێمە وەکو فەرمانبەرانی عێراق مانگانە لە کاتی خۆیان موچە وەرگرن، هەر تێبینیە کە وەزارەتی دارایی عێراق هەیەتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێی بکەن. بەڕاستی ئەو تێبینیانەی کە هەیان بۆ دوو ڕۆژە لە کۆبنەوەکان باسەکرێ، من ئێستش تاکی دەکەمەوە تێبینیەکان هی ئەوە نەبوون کە بەو شێوە مامەڵە لەگەڵ مەبەسم لە ڕابردووە مامەڵە لەگەڵ موچە خۆرانی هەرێمی کوردستانەکرا. سێ تێبینیانە بووە. تێبینی یەکەم نزیکەی 104,000 کەس بایۆمەتری نەکردووە. حکوومەتی هەرێم بە ئاشکرا ئەو وەفدانەیش کاتی خۆی کە جەنابی سەرۆکی حکوومەت هاتە بەغداش ئەو کاتیش پێی ڕاگەیاندن کە ئێمە پرۆسەی بایۆمەتری تەواو نەبووە. ئەگەر چی لە سەرەتای ئەم ساڵان نزیکەی 600,000 کەس مابوو بایۆمەتری بکە، ئێستا بابەتەکە کەم بووەتەوە بۆ 104,000 کەس. ئەمە بابەتێکە قابلی چارەسەر بوو، هی ئەوە نەبوو موچەی لەسەر ڕابگیرێ. بابەتی دووەم هەبوونی فەرمانبەر لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان موچەیان وەرەگرت. بەڕاستی ئێمە بابەتێکە ئەگەر لە بیرتان بێ ئێمە لە کاتی پەسەندکردنی قانونی موازنەی 2023 2024 2025 لەگەڵ لایەنە عەرەبیەکان لەگەڵ حکوومەتی فیدرال ڕێکەوتین سەرجەم فراکسیۆنە کوردستانەکان و حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێکەوت کە موچەی ئەمانە بخرێتە سەر بەغدا. بەڵام لە لەحزەکانی کۆتایی پەسەندکردنی قانونی موازنە هەمومان بینیمان ئەوان پەشیمان بوونەوە. بەڕێز محەممەد حەلبوسی بابەتەکەی تێکدا نەیهێشت بەڕاستی موچە خۆران بخرێتە سەر حکوومەتی فیدرال، وتی ئەبێ هەر حکوومەتی هەرێم یعنی موچیان بدا. ئێستاوان داوای ئەوەکەن ئەو موچانە بخرێتە سەر حکوومەتی فیدرال. حکوومەتی هەرێم 1000 جار بەمە ڕازیە بۆ پێشووتریش ئیشمان لەسەر کردووە. هەندێک ناوی دووبارەی شەیە کە دروستەر ئەوە بوو لە ڕاستیە ئەو نە ئەگەر کێشە دووبارەیە ئەگەر ناوی دایک و هەموو ئەوە لاتیان وەکو یەکە کە ئەمە بابەتێکە ڕەبتی بە خودی فەرمانبەرەکەەوە هەیە. فەرمانبەرێ لە هەرێمی کوردستان موچە وەرەگرێ، چووە لە بەغدایش ینی ڕیعای ئیجتیماعی وەرگرتووە، یان شەهیدانەیەکی کردووە یان موچەیەکی ئەسیریە نازام زیندانی سیاسی لەوێ وەرەگرێ. بە هەر حاڵ ئەمە خەلەلێکە زۆر تەبیعیە نەئەکرا لە ڕابردووە حکوومەتی فیدرال موچە لەسەرم بابەتانە ڕێخۆشانە ئێستا بڕیار دراوە هەموو کێشەکان چارەسەر کراوە. کردار تێتەکردن ئەف هەمی خزمەتە ئەف هەمی هەوڵە کردار شالیە سەرۆکوەزیران مەسرور بارزانی بەتێرەکردش بووی چارەسەرکردنەوەی پرسی یەکالیت بەرژەوەندی وڵاتیاندا ئەو ئالیە ئاخفتنە بتنێ دژاتیەتکن چ پەیامەکەش بووی وانە؟ وەڵاهی بەداخەوە خۆی ئێستا تۆ تەماشاکە ئەو سێ خاڵەی کە من باسم کرد حکوومەتی فیدرال لەسەر ئەم سێ خاڵە ملاحەزەی هەبووە کە هیچی نەدەستوریە. پێچەوانەی قەراری مەحکەمەی فیدراڵێ، پێچەوانەی دەستور بووە و پێچەوانەی قانونی موازنە بووە کە موچەی لەسەر ڕاگیراوە. ئەمە قسەی فەرمی حکوومەتی فیدراڵەوە کە ئێمەش ئیستیعدادمان هەیە ئەمانە چاک بکەین، ئینشاءڵڵا پشتیوان بەخوا و بە سەرۆکی حکوومەت تا کۆتایی ساڵ چارەیەکەین
کێشەمان لەگەڵ ئەوانەیە کە بوونەتە دەمڕاستی حکوومەتی فیدرال لە هەرێمی کوردستان جا پەرلەمانتارن حزبی سیاسین ئەمانە زۆر جار لەگەڵ ڕێزم کۆمەڵێ درۆ ئەکەن کە حکوومەتی عێراق باسی ئەو شتانە ناکا یعنی لەم مەسەلانە باسی ئەمانەی وا باسی هەژماری من و تەوتینەکەن کە ئەمە بەڕاستی بڕیاری محکەمەی فیدرالی هەیە موچە بە قایمە بەردەوام بێت تا ئەو پرۆسە تەواو بێ یعنی ئەمان دێن ئەڵێ نازانم ژمارەیەکی زۆر زیاد کراوە لە قایمەکان ئەمە نە ئەسڵی هەیە و نە ئەساسی هەیە و نە حکوومەتی فیدرالی و وەزارەتی دارایی عێراقیش واڵێ باسی نەوت و نازانم شتی وا دروست ئەکەن تەنها ئەوەیە بەڕاستی ینی ئەمە کارەساتە من پێم وایە خەمی گەورەی من ئەوەیە ئەمانە درزیە نەدۆزنەوە ئەمانەی هەرێمی کوردستان شتێ لەگەڵ عێراقا ژێربەژێر تەرتیب بکەن بۆ ئەوەی ئەم دوو مانگە بەرە هەڵبژارد نەچین هەوڵ بدەن موچەی فەرمانبەران ڕابگیرێ یعنی من بیر لەوە ئەکەمەوە ئەمانە بە دوای ئەوە ئاگەڕێن یعنی بەداخەوە هەڵوێستەکانیان نانیشتیمانیە ناکوردستانیە یاری لەگەڵ گیرفانی بەتاڵ و موچەی ینی موچەبڕینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناکەن لە کاتێکدا بەڕاستی لە ڕابردووە کە بڕاوە خەلە لای حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە لای وەزارەتی دارایی نەبووە ئەمە کۆی کۆبوونەوەکانە بەشێک لەوانەیە کە ئەم دیعایانەکەن لە هەرێمی کوردستان خۆیان لە کۆبوونەوەکانە دوو ڕۆژە بەشدارن جگە لەمە وەزارەتی دارایی عێراقی چی وتووە ێ باشە ئەم هەموو دیعایە چیە لە هەرێمی کوردستان ئەیکەن و حەق ئەدەنە بەغداد و ینی حکوومەتی هەرێمی کوردستانی پێتاوانەکەن ئەجیندایەکی خراپە و بەڕاستی حەقە خۆیان مراجعەی خۆیان بکەن لەگەڵ ئەو بابەتەی لەم دوو ڕۆژە یعنی یەکلایی بووە بەڕێزشان تر پێتانوانێ ئێستا حکوومەتی عێراقی زۆر شتی بۆ ڕوون بۆ تۆ هەم بەم کۆبوونەوەیە هەم بە جدیەت و ئامادەبوونی سەرۆک وەزیران ئیتر تێگەشتووە لەوەی کە پرسەکان چۆنە ئەگەر پێشتر بە لا ڕێدا برابن درۆیان لەگەڵ کرابێ ناڕاستییان پێوترابێ لە هەرێمی کوردستانەوە ئێستا لە سەرۆک وەزیران ورد و درشتی بابەتەکەی بۆ باس کردو بەڵێ بەڵێ بە تاکید ئینشەڵا سبەی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقە من دڵنیام ئەمانە ڕۆنەوە کۆمەڵی حەقیقەت هەڵێن بەشێک لەوانەی باس بەیانی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران باسەکرێ بە درۆخستنەوەی ئەو تەوژمەیە کە لە هەرێمی کوردستانەوە ئەبرێت و بە بەغا ڕاگەیەنرێ و خۆشبەختانە ئەم وەفدە باڵایی کە هاتن ئەنجومەنی ئابووری هەرێمی کوردستانیشیان داوەت کردووە بچنە بەغدا لە پێناو ئەوەی زۆرترین وەزیرەکانی کابینەی محەممەد شیع سوودانی خودی بەڕێز محەممەد شیع سوودانی یعنی خەڵکی باڵا ڕاوێژکارەکان یعنی خەبیرەکان لە حکوومەتی فیدرال حەقیقەتەکان بزانن کە خەلەلەکان خەلەلێک هی ئەوە نەبووە قەت کە تۆ موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێ بکەیتە ئامانج هەموو ئەو هەنگاوانەی سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێم گرتوێتێ بەر هەنگاوی دروست بوون و ڕاست گۆیانە بووە و هیچی لە میلەتەکە و فەرمانبەرانی خۆمان نەشاردووەتەوە و بەبێ یعنی هیچ بابەتێک حقیقەتەکانیشمان وتووە کە ئەمەی بەرامبەر هەرێمی کوردستان کراوە لە ڕابردووە پێچەوانەی دەستور و قانونی موازنە و بڕیاری دادگای فیدرالی بووە و حەقیش لای حکوومەتی هەرێمی کوردستان بووە بە دڵنیاییەوە لە ئەنجامی ئەم کۆبوونەوە لە ئەنجامی ئەو کۆبوونەوەی لە داهاتوش لە بەغدا کرێ لە ئەنجامی کۆبوونەوەی سبەی ئەنجومەنی وەزیرانیش حکوومەتی فیدرال و کاربەدەستانی بەغدا ئەگەنە قەناعەتێ کە کێشەکان ئەوە نییە کە هەندێک خەڵک چ لە بەغدا چ لە هەرێمی کوردستان ئەیانەوێت ینی درست دروستکەن کێشە لە نێوان هەردوو حکوومەتە دروستکەن و ئەوەیشی ئێڵێن بەڕاستی هیچ بنەمایەکی ڕاستی نییە بۆ انتیخاباتە و بۆ یاریکردنە لەگەڵ شعوری بەڕاستی فەرمانبەران و فەرمانبەرانی ماندووی ئێمە بەڕاستی غەدرێکی گەورەیەکەن پێش هەر شتێک لە ویژدانی خۆیان دوای لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئەم جۆرە خیتابە ناڕاستانە لە هەرێمی کوردستانەوە ئاراستەیەکرێت و بەغای لێ تێگەیەنرێت کە ئەسڵ و ئەساسی نییە دەرەنجامên civînan diyar be ku hewlên serokweziran serkeftî bûne ji bo çareserkirina pirzgirêkê lê em behsa civîna taybetî jî ya şanda bilinda Iraqê gel serok barzanî bikîn weke merce û lêvegerê millet û gelê Kurdistanê taybetî ji wî dana piştrazbûnê serok barzanî gotiye nabe dîroka milletekî qurbanîdana bêhejmara milletekî bête biçîktirin bête biçîkkirin yani ev heta çi radeyê wel bexdayê dike êdî ev pirs yekcarî bête çareserkirin ئەزانی لە ڕاستیە خەمی جەنابی سەرۆک بارزانی خەمێکی زۆر گەورەیە خەمی گەلێکی 40 ملیۆنیە یعنی لە ڕاستیە من لیژنەی شەهیدانمان بردە لای جەنابی سەرۆک 1-2 مانگ پێش ئێستا
یعنی ئەمڕۆ گوێم لە هەواڵەکان و جەنابی سەرۆک زۆر سەریح باسی مەسەلە ستراتیژیەکانەکە مەسەلەکە موچە نییە سەرۆک ئەڵێ ئێمە لەسەر دەستی ڕژێمی ڕووخا و خوێنمان لێ چۆڕێ ئێمە ئەم عێراقەمان دروست کردوتەوە ئەم دەستورە دەنگمان بۆ داوە ئەوەی ئەیکەن غەدرە لە خوێنی شەهیدەکانمان غەدرە لە سەر تاک بە تاکی کورد بە موچەخۆر و بە موچەیشەوە ئەوەی ئەیکەن پێشێلکاری دەستوریە ینی سەرۆک بارزانی بەڕاستی زۆر ستراتیژیانە و دووربینانە ئەڕوانێتە قەزیە گشتیەکە ئەڕوانێتە ئەو پێشێلکاریانە بە شێوەیەکی گشتی لەلایەن بەغداوە ئەکرێ و ئەوەیشی جێگەی دڵخۆشیە جەنابی سەرۆک زۆر سەریح و ڕوبەڕوو ئەمانەیان پێڵێ ینی وەکووتە من خۆم لەگەڵ ئەو وەفدا بووم کە چوونە خزمەتی ڕئیسی لیژنەی شەهیدان لە هەموو حزبە جۆر بە جۆرەکانی تیا بوو جەنابی سەرۆک ینی نزیکەی سەعات و نیوە قسەی بۆ کردن یعنی سەردێکی زۆر تاریخی جوانی باس کرد لەسەر عێراق لەسەر کوردستان لەسەر ئەو غەدرانەی حزبی بەعس لە ڕژێمی ڕووخاوی بەعس لە گەلی کورد لە گەلی عێراق بەگشتی کردوێتی بۆیە ناکری ئەمە بەردەوامی هەبێ ئەمە ینی پێشێلکاری دەستوریە بە دڵنیاییەوە چوونی وەفدەکەیش بۆ لای جەنابی سەرۆک ینی ئەوەندەی تر قووەتە داتە هەردوو حکوومەت کە کێشەکان چارەسەر بکەن ئەمانە بە کێشەی جزئی ببینن هەندێ بابەت کە گەورە ئەکری حەق نییە گەورە بکرێ دوای ئەم دیدارانە لەگەڵ جەنابی سەرۆک کە ئەو زۆر لە ئیتارێکی گەورە بیرەکاتەوە و تێگەیشتنەداتە هەردوو لا ئەوان ئەمە ئەبێتە فاکتەرێ بۆ ئەوەی هەردوو حکوومەت ڕابست پێدرێ ئەمانە بە کێشەی تەکنیکی و کە لە ئەساس شەهر کێشەی تەکنیکیە کێشەی تەکنیک و زۆر بچووک ببینن بەرک و هەنگاو بنێین بۆ دەرچوونی ئەوەی مەبەستی سەرۆکە بۆ یعنی جێبەجێکردنی کارنامەی کابینەی محەممەد شیع سوودانی کە ئێمە یعنی لایەنی پێکێنەری کابینەکەین بۆ دەرچوونی قانونی نەفت و غاز بۆ جێبەجێکردنی مادەی 140 بۆ ڕێکەوتنی شەنگال بۆ پێداچوونەوە بەو مادە دەستوریانەی کە نزیکەی 50 مادەیە و لە دەستوری عراقی بە هەر هۆکارێ بێ پێشێل کراون بۆ ڕێزگرتن لە قوارەی دەستوری هەرێمی کوردستان بۆ ئیلتیزامکردن بە بنەماکانی فیدراڵیەوە ئەمە خەمی جەنابی سەرۆک بارزانیە کە ئەم خیتابانە لە جەنابی سەرۆک بارزانیە بیسن بەڕاستی ئەمانە ئەبێتە کێشەی جزئی و لاوی هەردوو حکوومەتانەدا بۆ ئەوەی بەزووی ئەم کێشانە چارەسەر بکەن. بەڕێز شوان کەلاری پەرلەمانتاری عێراق لە کەلارەوە لە گەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستە.